قەزای ڕواندۆز هەستایە بەکردنەوەی فیستیڤاڵی ترێەکان بە تایبەتی لە دۆری ئاکۆیان ترێەکانی ڕەش زۆر بەناوبانگە زۆرش قەدیمە ئەو تێڕەشە لە هەر هەموو ترێەکان قەدیمترە ئەو تێڕەش ئەگەر بێت و حکوومەتی هەرێم معمەلەی دابنێ معمەل شەربەتێکی دابنێ ئیسیفادەیەبی هەم لۆ شەربەتی هەم لۆ ئەکرێتە دۆشا ئەوانش بەس بە تایبەتێک گە بکرێتە شەربەتێکی زۆر باشیە دەرەچی بەس ئەگەر بێت و معمەلداننێ ئەو تێڕەشە کۆرە بیتەوە لەبەرەوەی کەس مبالات وێ نادا خزمەت کا ڕزوانە لەبەرەوەی ئەو بەرهەمە ساغ نابیتەوە لە بازار باشە ساڵانە نزیک چەند تەن بەرهەمی خۆمانتانێترێت بڕوای تەبی ئەگەر لێم نەبیتە ئەوە لەوانە 700 تەن 800 تە نەبی ترێ ڕەش واتەگەر معمەلێکتان هەبێت بۆیەوەش قازانسترێت زیاتری شەبی ئەمن بەس گەرەوانە دێم هەردوو گەرەوانی سەر و خوارێنێم بەس بێت و فەقیانە و بنمێرد و ئاکوانە زیاتری شەبی ئەمە 2000 وانە زیاتر ڕوە باشە لە گەرەوان بەتایبەت چەند زۆری ترێ ترێەکان ڕەشی لە هەر هەمویان زیاترە ئەوجار ڕەشمیری تۆری پەسیرانەی تایفی و سپیشی هەیە